راستیش افروکه ام همی زاخوینه ام سربلندین پشتوان اینانه زاخو یاریزان اینانه زاخو هر گریدای پیروزباهی کرنا دستخستنا اوی ناسناوی سرک وزیران مسرور بارزانی جی هر زوب تایبتی جی پیروزباهی پشتوان اینانه زاخو کرینه پیروزباهی که گرم الهاندرین دلسوزن زاخود کم کو آخفتنا سرک وزیران بجت بهلکفتا دز و اینانا خلات فیفای کو افسر کفتنه که مزنه بو ورزش و هاندر تویل سرتاسری کردستان و عراق و این بین جی تایبتی جی دقیق پیروزبایی کرنا سرک وزیران مسرور بارزانیه کل دما کمپینن کنوکرنا دنگان و دنگدان جبوی پشتوان نیانه آزاخو سرک وزیران مسرور بارزانی جی هم وی بخوجی دنگ دا هم بیرامه جی به تایبتی جی کن و بینه که گرنگ یا هم آلیه سیاسی و آلیه بازرگانی کمالاتی کل دهو که بوینه مبسه افساله داخواز جه آماده بوین مبسه کربو هینجی دنگ به پشتوانین یانه زاخو بدن که او جی ادی دنگ ودا بری ویجی اف داخوازیه اش همی هم سیاستوانا هم جی خلک کردستان و کردستانیان کربو که او جی بجدار بون ات دنگدان پیانه زاخو ابروکه جی پیروز باید که گرم الهاندرین دلسوزن زاخو کریه اب هلکفتا دست نشان کرنو بخشین اب تایبتی جی پیدانا خلات ذبیست جبوی پشتوانین یانه زاخو زیاتر از بحثا دستخستنا اوی خلاطی بکمو هولین کردستان 24 تایبتی جی تیما دیسکا ورزشیا کردستان 24 و برپرسی وانا جی برای سوران لقمان کو برپرسی دیسک ورزشی کردستان 24 کو از زیاتر وی مجرد گل بحث کم که سوران تو گله بخیراتی گلک خوش حالم سپاس میجم وصل نرنجتی نخوره هر خل نیوز رو میجی بله عندي هم مشغولي بيروز بالجاري الوجي وهمي ورزش وانا قال لك سباس باشا بوچی سبب چه بی فیفا هو سازی کار راگاند خو جوان بی دمشمیر هشتی بین راگاندن انا زانم چه بابت بی تحملک نکریه گلک دنکی نوی نزاخو خۆی پێشبینی کراو بوو لەبەرەوەی دوێنێ ینی فیفا ڕایگەیاند کە پێش مەراسیمەکە چار خەڵات هەیە ئاشکرایان دەکا وەکو ئەنجام بەتایبەتی لەوانەیە ینی فیفا هەز دەکەم بەشێک لەو پلانە مارکتینگی کە بۆ خۆی دەکات لە ئینستاگرام پێشبینی کراو بوو کە لە ئینستاگرام ڕای بگەێنێت بۆ یەک لەو شتانەی کە من پێم وایە لە قازانی زاخۆیە ئەو هەواڵەی کە ڕایگەیان فیفا لە ڕێی هەژماری فەرمی فیفا لە ئینستاگرام ژانی ئینفانتینۆ و هەژماری مۆندیال هەژمارش تایبەت هەیە خۆ دەزانی بە مۆندیال لەوێش هەژماری یانی زاخۆ کۆلبرێت کرایە ینی بێکۆ کرا گەلک گرنگە وابزانم ئێستا بەش ڕاگەاندنی یانی زاخۆ دڵنیام ینی لە هەر چەند خولەکێک جارێک دڵنیام ینی فۆلۆوەرسیان یەکجار زۆر زیاد دەکات ئەو هەتا فیفاش لەوانەیە ینی وەکو ئامانجی خۆی یان پلانی خۆی بۆم ساڵ ئەوە بووە کە بتوانێت لە ڕووی سۆشیال میدیاوە خۆ دەزانی موبایلە تەفتەیە ئەوەی پۆستی بینێ بزانانی چکە شتێکی بی اینجا ئەوە یەک لەو شتانەیە کە من هەر لەو چەند خولەکەی کە ئێستا ڕاگەاندراوە کە ئەوەی کە سەرنج ڕاژەشام ئەوەیە دەبێت تەماشا بکەین بزانین لە ماوەی 24 کاتژمێر هەژماری یانەی زاخۆ چەند فۆلۆوەر زیاد دەکات دڵنیام ینی لەسەر ئاسی عێراق بەپێش شورتە بەرهینگە چەند فۆلۆوەرس هەبینیانە وڵا ئەگەر هەڵە نەبووم لەگەڵ برادران سەیرمان کرد 183 ئەگەر هەڵە نەبووم 83,000 بوو شتێکی وا بوو سکرینمان کرد لەگەڵ ئێستاش تەماشاکەم زانین اینجا ئەمە یەک لەو شتانە ئەو شتێکی باش بوو ئەمە ئەو شتانەیە کە بە زمانی سۆشیال میدیاگەر قسە بکەین ئەگەر بە زمانی دیکە قسە بکەین بەڕای من ئەو بابەتی دەرچوونە زۆر شتی ڕوون کردەوە یەک لەو شتانە ئەوەیە کە سەلماندی چاوەڕێ دەکرێ ژمارەی پیوانەی ئەگەر هەڵە نەبم پێشەوەی بێمە ستۆدیۆ 183,000 بوو ئێستا بۆ 186,000 بەس تقریبا خولک چار خولک پێنج خولک دەتوانم بڵێم پێنج خولک لەو برەو پێنج خولک ئەوە دڵنیام ئەوەش زیاتر دەبێت ئەوە لە سۆشیال میدیا چونکە زۆر کۆت هەیە لەو دەرچوونەی یان بەدەستێنانی خەڵاتی باشنی هاندەری جیهان لەیان زاخۆ ینی کۆمەڵێک پێیان کێدا یەک لەو شتانە سەلماندی کە کورد وەکو گەلێکی بەس شەڕکردنی ئەوەی کە لە زۆر جیهان باز دەکرێت چونکە بەڕاستی ئەو خەڵاتە تاکە خەڵاتە ژوان وەرزشی بێ گشتی بێ ینی بە کۆمەڵە کەس بێ لەسەر ئاستی هاندەران بێ
ینی ئەوە دەسەلمێنێ کە گەلی کورد گەلێکی زۆر شارستانی و مەدەنیە ئەگە دەرفەتی پێ بدرێ بەڕاستی ئەو لەسەر ئاسی جیان چونکە جانی فانتینۆ ئێستا بزانم ئەوش هەر لە ئینستاگرامی خۆی کاتێک کە هەواڵەکەی ڕاگەیان جانی فانتینۆ کە هەواڵەکەی کۆلبرێت کرد بوو لەگەڵ هەژماری خۆی سەرۆکی فیفا ویسی بووی شایستە ینی هاندران ینی زاخۆ بە شایستەی ئەو خەڵاتە بەدەست دێنن ئەمە یەک دوو زاخۆ چی کرد جگەلەوەی کەوەکو شاری زاخۆ دەچێتە سەر نەخشەی وەرزشی جیهان کوردستانی بردە سەر نەخشەی وەرزشی جیهان چونکە کاتێک کە کەسێک خڵاتێک بەدەست دەهێنێت کەسێک خڵاتێک بەدەست دەهێنێت ینی زۆرترین سێرشی بەدوادا دەکرێت یا تا لەوانەیە ئیدی دواتر دەبێت بەدواچون بۆ بکەین ئایا لە گوگل چەند گوگل دەکرێت بۆ ناوی یانەی زاخۆ اینجا چ زاخۆ بیت چ زاخۆ FC بێ ئەمە دوو خاڵەشی دیکەش هەیە بەڕاستی ئەوەیە کە هاندرانی یانەی زاخۆ ینی لە ڕێی ئەو خڵاتیان بەدەستێناوە لە ڕێوەی بەدەستیان هیناوە کە چاڵاکێکی مرۆیی خێرخوازیان کردووە خۆی ئەوە گرینگە ئەو یاریە بەرامبەر چێ بوو ئەو کات خۆی ئەو ئیڤنتە 13/5/2025 لە یاری بەرامبەر حدود هاندرانی زاخۆ هەزاران بووکەڵیان فرێدە ناو یاریگە بۆی پێشکەشی منداڵانی نەخۆش و توژبوانی یان ئەوانێک کە لە خانەی بێسەرپێشتانن بکرێتن بۆیە ینی گرینگە ئەو دیمەنانە بوو کە تەقیەوە ئیتر بزەبێت لەسەر عێراق و شتێکی دیکەش گرینگە ینی یەک لەو پرسیارانەی کە من زۆر لە سوشال میدیاوە بەرچاوم دەکەوێت بۆ هاندرانی زاخۆ خۆ لە سعودیا ملیارات دۆلاری سرف دەکات ینی خۆواگەدارین کە سعودیا چی دەکە هیچ نەکات و هێشتا بەردەوامە هێشتا هیچی نەکردووە بەراورد بۆی کە بۆ پلانێکە بۆ 2034 داینە تۆ لەوە گەڕێ ئەو یاریانەی کە بەنیازە یاریگایك بە 1 میلیارد دلار بەس یاریگایك دروست بکات لە سعودیا بۆ 2034 اینجا بەڵام سعودیا لەکوێیە وڵاتانی کەنداو لە شوێن ئەو پرسیارە پێویستی بەوەیە کە هەڵۆسە لەسەر بکەیت لەبەرەوەی گەلی کورد گەلێکی وەرزش دۆستە و ژمارەی هاندرانمان بینی ینی یەک من بەداچوونێکم کرد لە 2025 زیاتر لە 9 میلیۆن هاندەر ینی بەس بۆ ژمارە خۆی بەڕاستی لە خۆ دەزانین ینی لە چوونە ژوورەوە هێشتا بۆ شێوازەی چوونە ژوورەوەی هاندەران ئێمە ناتوانین بە دقیقی ژمارەمان دەستکەوێت بەڵام بۆی بەداچوونەی کە من کردومە زیاتر لە 9 میلیۆن هاندەر لە یاریگای زاخۆ لە یاریەکانی زاخۆ لە 2025 ئامادە بوون زیاتر لە 9 میلیۆن هاندەر پێشبینیتکن ژمارەیەکە پیڤۆی ژات بتە تۆمارکردن بەڕاستی لەو هەواڵەی کە فیفا لە ماڵپەڕی خۆی ڕایگەیاند ژمارەی ئاشکرانە کردووە هەروەکو پێشبینی دەکرا لەبەرەوەی پێ لە 2022 دوایین جار بوو کە فیفا ژمارەی ینی ئەنجامەکەی بە ژمارە ڕاگەیان ئەو کاتی 656,000 ئەرجنتین بەدەستی هێنا ئەو کاتی هاندرانی ژاپۆنیش بەربژێر بوون بەڵام لەم ساڵانەی دواییدا لە پاش 2022 تاکو ئێستا فیفا بەس براوەی دیاری دەکات و ڕێژەی سەدی دیاری دەکات هێستا ڕێژەی سەدیش دیاری گەلک باش کار کرد بۆ دەستڤەینۆنە پشتەوانی بۆ پشتەوانی نیۆنێ زاخۆ ئەکە دەستکی وەرشی کوردستان بسیار و گشتیژی ئەسجا بۆ پلانەوە بۆ بلندکردنە ئەڤی خەڵاتی چه هەیە هیندێ چکن زاخۆ سەر ئاستا کوردستانی و چه پلان هەیە کاتژمێر چوار لە یاریگای زاخۆ ڕووماڵش تایبەتمان دەبێت و کاتژمێر هەشت کە ڕێوەدیتن هەکار و ئەڤین فڕێکەت کاتژمێر هەشت کە ڕێوڕسمەکە دەست پێ دەکا خۆ دەزانی ئێستا ئەنجامەکە ڕاگەیەندراوە چونکە چار خەڵات تاکو کاتژمێر هەشت یەک لەو خەڵاتانە خەڵاتی هاندران بوو ڕادەگەندرێ بەڵام کاتژمێر هەشت لە دەوحە بە ئامادەبوونی زیاتر لە 800 میوانی تایبەت ڕێوڕسمەکە ڕادەگەندرێەوە لەوێ گیانی فانتینۆ ناوەکە ئاشکارەکە خۆ دەزانی ڕاستە ئەنجامەکەمان ئێمە زانی بەڵام گرنگیشە ئەو ئیڤنتەش ناوێ زاخۆت گەلکیش یاریزانە بێت ئەوێت ئەفساڵە دێزەبێستێ بدەستبینن وڵاش گرنگە عوسمان دێمبڵی ڕافینیا ئەو دوو ڕکابرن لەسەر خەڵاتەکە گەلک باشە و پشتی وێ چێ یانەیە زاخۆ بەرەفچە پشتی دەبێستێ دیتنەوەش ئالیە وەرزشی بە ئالیە گرنگیتانە تایبەتیژی حتا وەرزشوانان و وەرزشی تایبەتیژی تاپاپی بڕاستی ژوان ینی ئەوەی کە لە زاخۆ هەیە ینی ئەوەی کە ئێستا بەدەستیان هێنا و خەڵاتە
ینی لە خۆڕانیە لەبەرەوەی 28 مانگ ئاخر ڕۆژی دەنگدان بوو ئەوەی من لە زاخۆ بینیم بەڕاستی لەگەر لە ئەرجنتین بکرێ بۆ نمونە ینی یەک لەو دیمەنانەی کە ئەمن لە بیری ناکەم ئەوەیە منداڵێک هات وێنەیەک لەگەڵ یەک لە یاریزانەکانی زاخۆ بگرێت شوان جەمیل یاریزانی زاخۆیە طبعاً شوان جەمیل ئەستێری یەکەمی زاخۆ نییە ینی حەز دەکەم وێنای ئەوەی بکەین ینی زۆر ئاساییە بۆ نمونە هاندێکی ڕیال مەدرید بۆ ئێمباپێ هەیەجان بێت بۆ ئەوی واژوێکی وەربگرێت یان وێنەیەک یان هەر شتێک بەڵام شوان جەمیل ینی ڕاستە ینی یەک لە یاریزانە کوردە کاریگەرەکانە کە کوڕی زاخۆیە بەڵام شتێکی نائاساییە منداڵێک بێت بەس لە بەروی واژوێکی یاریزانێکی زاخۆ دەست بێنێت بگرێ ینی ئەو حەز و خولیا و خۆشەویستی و عشقەی زاخۆ بۆ وەرزش و بۆیانی خۆیان هەیە نەک لە کوردستان لە عێراقی شتیوانە بۆ حەژێکردن زۆنی چت بێژن زاخۆت بێژن ئەم دینێت یانەیە خۆینە هەند خۆش دوێت ئەvێ حەژێکردنیژی پۆسی ئەنجام یەک شت کەشەیە ئێستا وابزانم ینی ئیدارەی سەربەخۆی زاخۆ بەم زوانە یاریگایشی نوێ ڕادەگەینێت چکە بەڕاستی یاریگای زاخۆ ڕاستە شوێنی ئەگەر هەڵ نەبوو نزیکەی 20,000 هاندەر دەگرێت بەڵام ئەو یاریگای بەشی هاندرانی زاخۆ ناکات ئەو یاریگای نوێی کە هەیە نزیکەی هاندەر دەگرێت و یاریگایشی مۆدرن و سەردەمیانەیە گەلک سپاس سۆڕان لوقمان بەرپرسێ دیسکی وەرزشی کوردستان 24 خۆشحاڵ بووم دیسا پیرۆز بێت سپاس گەلە خێراتی